فلولا نفر من كل فرقة منهم طائفة ليتفقهوا في الدين ولينذروا قومهم إذا رجعوا إليهم لعلهم يحذرون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برای نوشکانی بەڕێستای خۆی پەروەردگار لە هەموو لایەک قسە لەسەر فقهێکی ترەکەین کە گرنگە بۆ ئێمە ئیماندار بیزانین و زۆر کات مەداری کاری ئێمە لەسەر ئەم فقهەیە، واتە ئەو کار و کردەوانی ئەیکەین، ئەو ئەرک و واجبەی کە ئێمە لە ڕووی شەرعەوە بە ئەرکی خۆمانی ئەزانین ڕاوەستاوە لەسەر جێبەجێکردنی ئەم فقهە. واتە ئێمە دەرسی ڕابردوو باسی ئەومان کرد فقهی واقع، واتە چۆن دەقەکان دابەزێنینە سەر واقعی خۆمان. ئەمڕۆ باز لە ئوسلوبەکەین. خوشکان و برایانی بەڕێز، ئوسلوبی ئەدامان چۆن بێ، یعنی کە ئەمر بە مەعروفەکەین، ئەمر بە مەعروف چۆن نەکرێ، کە نەهی لە مونکەرەکەین، نەهی لە مونکەر چۆن نەکرێ. طبعا جەنابتان ئەزانن معروف کاڵین ئەمر بە معروف هەموو ئەو شتانە ئەگرێتەوە کە خوا پێی خۆشە. ئیبن تەیمیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە پێناسی عیبادە دەکا ئەفەرمێ اسم جامع لكل ما يحبه الله ويرضاه من الأقوال والتصرفات الظاهرة والباطنة. عبادت بدیتیە لە ناوێکی گشتگیر بۆ هەموو ئەوانەی کە خوای پەروەردگار پێی خۆشە، لە کردەوەکانی دڵ، لە کردەوەکانی دەم، لە کردەوەکانی دەست، لە سەرجەم ئەو کردەوانی تر کە مرۆڤیکە. هەرچی خوا پێی خۆش بێ ئێمە کردمان عیبادەتە و ئێمە کردمان مەعروفە، واتە کارێکی چاکەمان کردووە. پێچەوانەی ئەمە هەرچی خوا پێی ناخۆش بێ مونکەرە. لەبەرەوە عولەما ئەفەرمون ڕەسی مەعروف، واتە چڵۆپۆپۆی مەعروف چییە؟ تەوحیدە وشەی لا ئیلاهە ئیلا اللهە. چڵەپۆپەی مونکەریش شرکە والعیاذ بالله، يعني عكسي أو كواتا إيما لكلمة توحيدة كلا إله إلا الله كأمر بمعروفة هتا أقات الشرك وكفر بيديني درتون لبازغني باورو ردبون أما هرهمي أمر بمعروف ونهي لمنكرة، واتا أما أو قربانية كإيما إشي لسركين بهمو وردكاريكانيو باشا يكم آمير كي واتا إيما تشاو لكي أكين كأمر بمعروف أكين. يكم آمير پروردگار خويتي كافرمي إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر. كواتب پروردگار أما وظيفيك كپروردگار خوي بيه استاوا بو تشريف مباركي دا أما وظيفي همو بيغمبرانا. ولقد بعثنا في كل أمة رسولا أن يعبدوا الله واجتنبوا الطاغوت. أمر بمعروف ونهي لمنكر. باشا ئامانج لەم وەظیفەیەکی ئەمر بە معروف و نەهی لە منکەر بەڕێزان ئەوەیە ئێمە خۆمان و خەڵکیش وا لێ بکەین کە خوا پێی خۆشە. هەم خۆمان هەم خەڵک چواردەورەکەمان میلەت ئەو خەڵکانی دەنگ و دەستی ئێمەیان پێ ئەگا وایەن لێ بکەین کە ئێمە ئەم گردونە ئەدای ئەو وەظیفەیە بکا کە پەروەردگار بۆی دروست کردووە کە وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. ئەم تعبیدە ئەم عیبادەتە بۆ خوا بکەین لەسەر ئەو شێوازی کە پەروەردگار خۆی ئێوێ. حکمەکەی بەڕێزان حکمی ئەمر بە معروف و نەهی لە مونکەر واجبە. کاڵین واجبە واتە هیچ کەس هەڵاوێرد ناکرێ لەم حکمە، خوێندەوار و نەخوێندەوار، عالم و جاهیل، هەموو کەسێک ئەبێ بەشی خۆی بەم ئەرکە هەڵسێ. ئەوە نییە بڵێ وەڵی کاکە ڕاستە من ئێستا لە پۆلێنکردن پۆلێن یەکین ئەمە ئەرکی کێیە و چێ پێی هەڵەسێ و چۆن پێی هەڵەسێ، بەڵام لە کولە هەمومان پێی معنین. خوای پەروەردگار کافەرمێ ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر دوای ئەفەرمێ وأولئك هم المفلحون. ئەو کەسانی کە ئامر بە معروف و ناهی لە منکەرن ئەوانە مفلحن، واتە ئەوانن کە ڕزگارە بن. پێغەمبەری خوا فەرمێ چی صلی الله عليه وسلم ئەفەرمێ من رأى منكم منكرا، من رأى هەر کەس، ئەمە سیغی عمومە لە زمانی عەرەبیە، من رأى منكم منكرا هەر کەسێک خراپەیەکی بینی، خواریەکی بینی، بێفەرمانیەکی خوای گەورەی بینی، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ فليغيره، ئەفەرمێ بابی گۆڕێ. بابی گۆڕێ. یەکەم ئەفەرمێ بيده،
بەدەست. دووەمە فەرمێ فەئین لەم یەستەطیع، ئەگەر نەیتوانی بەدەست بیگۆڕێ فەبیلیسانیهی، با بە زمان بیگۆڕێ. ئەفەرمێ فەئین لەم یەستەطیع، ئەگەر نەیتوانی بە زمان بیگۆڕێ ئەفەرمێ فەبیقەلبیهی، بەدڵ. جا سەرنجی فەرموودەکە بدەن بەڕێزان. ئێمە کە بە زمان ئەڵێن وامەکە خۆ مونکەرەکە نەگۆڕا، ئێمە کەوتمان ئەمە حرامە مەیکە نەمان گۆڕی مونکەرەکە، کابرا بەگوێمان ناکە هەریکا ئەی کوا تەغیر. ئەی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەمە ئەفەرمێ تەغیر ئینکاری مونکەر بەدڵ، واتە من بەس پێم ناخۆشە، من دانیشتوم لەگەڵ کابرایەکە، کابرا ئیشێکی حرامەکە، من بەس بەدڵ پێم ناخۆشە، ناتوانم باسیشی کەم لەلای. پێغەمبەری خوا فەرمێ فەلیوغەیرهو بقەلبه، با بەدڵ بیگۆڕێ. خۆ دڵ مونکەرە گۆڕێ. ئێستا کابرایەک ئەلێرە بۆ نمونە حرامێک بکە، ئێمە هەمومان 100% بەدڵ پێمان ناخۆشە، بەس چی لە واقعە گۆڕێ؟ هیچ. ئەی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ئینکاری مونکەر ناوێ بە، ئەی بۆ بە تەغیر ناوێ بە. بۆ ئەوەی پێمان بڵێ بەڕێزان، بەوەی هیچ کەسێک نییە لە ئێمە بڵێ من معنی نیم بە ئینکاری مونکەر، بڵێ ئەوە ئیشی من نییە، ئیشی مەلایە، ئەوە ئیشی بانخوازە، ئەوە ئیش ئەو خەڵکانن کە شارەزای دینن. نە، ئیش من ڕەئا، هەر کەسێک مونکەرێکی بینی، کەواتە ئەرکی هەمومانە لەم پرۆژەیە بەشدار بین. ئیسلاحی مجتەمع ئەرکی هەمومانە، هەر کەسەمان لە قەدەر توانای خۆمان، خۆ ئەتوانین بەدڵ خراپەمان پێ ناخۆش بێ. بۆیە پێغەمبەری خوا لە حەدیثەکانی کە ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ وەلەیسە ذلك وراء الإيمان وليس وراء ذلك من الإيمان حبة خردل لە هەندێک ڕیوایەتە، لە هەندێک ڕیوایەتە ئەفەرمێ وذلك أضعف الإيمان. هەر کەسێ بەدڵ خراپی پێ ناخۆش نەبێ، ئەفەرمێ لە دوای ئەوە مسقالە زەڕەیەک ئیمان بوونی نییە. ئەگەر خەڵک حرام و خراپە و خوانەناسی پێ ناخۆش نەبێ، ئەفەرمێ وليس وراء ذلك من الإيمان حبة خردل. کەواتە ئەرکی ئێمە هەمومانە وەکو عەرزم کردن لەم پرۆسەیە بەشدار بین، چونکە من ڕەئا سیغی عمومە و هەموویشمان ئەتوانین لە یەکێک لەم قۆناغانەیە، ئەوانەمان بە زمان ئەتوانین، ئەوانەمان بەدەست ئەتوانین، هەموومان بەدڵ ئەتوانین. ئەوە ئیتر کەسی لێ هەڵاوێرد ناکرێ. کەی ئینکاری مونکەر واجبە بەڕێزان؟ یعنی کەی ئێمە لەسەرمان پێویستەکە ئەو مونکەرانی کە ئەیبینین کە مامەڵی لەگەڵەکەین، کەی ئینکاری واجبە؟ خاڵی یەکەم ئینکاری قەلب، کە ئەڵێم واجبە، یعنی ئێمە لەوە حاڵی بین کە ئەمە وەکو نوێژ وایە بەڕێزان. یعنی ئەوە نییە بڵێ جا واجبە خۆ من ناگرێتەوە، نە، عولەما کە ئەفەرمون ئەو حاڵەتانی ئینکاری مونکەرتیایە واجبە، مەبەستیان ئەوەیە کە واجبە وەکو واجبێکی شەرعی تر، وەکو نوێژ، وەکو ڕۆژوو، وەکو زەکات، وەکو حەج. باشە، هەموو ئەمانە چۆن ئەڵێن واجبن؟ ئینکاری مونکەر واجبە، کەواتە کەس ناتوانێ بڵێ نایکەم. هەر کەسێکمان یعنی پۆستێکمان بینی، پۆستەکە ئیساءە بوو بۆ خوا، بۆ پێغەمبەر والعیاذ بالله، بۆ دروشمێک لە دروشمەکانی ئاین، بۆ ڕیش، بۆ باڵاپۆشی، هەر بە ڕێزێک ئەو پۆستە ئەخوێنێتەوە، ئەگەر دڵی ئازاری پێنەگەی با بە ئیمانی ئەبڕواتەوە. چونکە ئەگەر ئەو پۆستە بێڕێزیەک بواە بەرامبەر بە خۆت، خانەوادەکەت جوێنێک بواە بە تۆ، 100 پۆستی لەسەرە کردەوە. بەس کە بەخوایە کە ئیمانەکە و ناجوڵێنێ، کە دڵی ئازار نایە، ئەو دڵە مردووە، ئەو دڵە ئیمانی تیا نییە. ئەگنا ئەگەر ئیمانی تیا بێ، مەفروزە تاوان بریناری کە، تاوان بی بزوێنێ، کە نەبزوا دڵەکە، واتە ئەو دڵە وەکو عولەما فەرمویانە بۆ دڵێ بگەڕێ، دڵێ نەماوە، دڵێ مردووە. خوای پەروەردگار کە باسی دڵی مردووەکە، باسی ئەو دڵانە ئەکا کە تاوان نایەنجوڵێنێ. قەلبی مەیت ئەوە نییە، دڵی زیندوو، دڵی زیندوی شەرعی ئەو دڵە نییە کە تڕۆمپای و خوێن هەڵەدا، دڵی زیندوی شەرعی ئەو دڵەیە کە خوای پەروەردگار فەرمێ ئیذا ذوکر الله، ئەفەرمێ وەجلت قلوبهم، ڕائەچەڵەکەی کە ذیکری خوا ئەکرێ، کە ذیکری خوا ئەبیستێ، دڵەکە وەکو طەبیعی ئیش ناکە، وەکو چۆن کارەبای لێبەی جەزبە ئەیگرێ، ئەو دڵە دائەچەڵەکەی لە ذیکری خوا. و بەعکسیشەوە کە خوا نەخواسە سوکایەتی بێڕێزیەکەکرێ، دیسانەوە دڵەکە دائەچەڵەکێ. کەواتە خاڵی یەکەم بەڕێزان کە ئینکاری مونکەر واجبەتیایە، کە ئەرکی هەمومانە ئینکاری مونکەری قەلبە، بەدڵ پێمان ناخۆش بێ. خاڵێکی تر بەڕێزان، ئینکاری مونکەر لەسەر ئەو کەسانی کە قیوامەی ئەمریان هەیە. ئێمە بۆ نمونە هەر کەسێکمان، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته فالإمام الذي على الناس راع وهو مسؤول عن رعيته. ونيا أفرمي والرجل راع والزوج راع في أهل بيته وهو مسؤول عن رعيته والمرأة راعية في بيت زوجها يا أهلها وهي مسؤولة عن رعيتها. هل كمان برپرسیاریەتێکمان لە ئەستۆیە،
من مامۆسام لە زانکۆ ئەرکی منە لەگەڵ بابەتە عیلمیەکە کە ئەیڵێم ئەبێ پیشان بڵێم ئەم خوێندکارانە کوڕوکچی منن ئەبێ ڕاست و هەڵەی ژیانی خۆیان پێ بڵێم لەوانەیە ئەوان ڕێیان نەکەوێت لە کەسێکی تر ڕۆژێکی تر لە مامۆسایەک کە بەم نەفەسە نەسیحەتیان کە ئەرکی منە لە پاڵ مادە عیلمیەکەیە دین و ئەخلاقیشان پێ بڵێم ئەو پەیامی کە خوا ئەوانی بۆ خەڵق کردووە بیگەێنم جەنابەت ئەندازیاری ئەو بەڕێزەی تر پزیشکە ئەو بەڕێزەی تر خاوەن پیشەیەکی تایبەتە ئەو بەڕێزەی تر مۆزەف و کارمەندە لە دەستگایەکە هەمومان گرنگە لەم پرۆسەیە بەڕێزان ئەوەی کە پێمان نەکرێ لەو سێ قۆناغی کە عەرزم کردن بەیەد یا بە لیسان یا بە قەلب یا بە دەست یا بە زمان یا بە دڵ لەم پرۆسەیە بەشدار بین کەواتە ئێستا دەسەڵات بۆ نمونە دەسەڵات هەرچی منکەری ئەم وڵاتە هەیە بەرپرسیارە لێی سەرۆکی ئەم هەرێمە هەرچی حرامێک بکرێ لەم هەرێمەیە بەڕێزان بەرپرسیاری یەکەم ئەوە چونکە ئەو ئەتوانێ ڕێگە بە حرامەکان بگرێ ئێمە پێمان ناکرێ ئێمە لە قەدەر توانای خۆمان بەدەم هەوڵە دەین بەدڵ پێمان ناخۆش ئەو ئەتوانێ بەدەست نەیەڵێ کەواتە بەرپرسیاری یەکەم ئەوە و پەروەردگار یەکەم کەس ئەو ڕائەگرێ لەسەر ئەو حرامانە لەسەر ئەو زوڵم و ناحەقیانی لەم هەرێمەیە کراوە پەروەردگار هەر یەکەمان لە قەدەر پۆست و پلە و پایەکانمان لێمانە پرسێتەوە لە دوای ئەو ئەنجاچێ لە دوای ئەو پۆستی ئیداری هەیە هەتا ئەگاتە هاوڵاتیەکی ئاسایی کە ئێمەین هەمومان بەرپرسیاری کەواتە ئیمامی عومەر بۆیە ئەیفەرموو لەو تەعەثەرەت بەغلەة على نهر الفرات ئەیفەرموو ئەگەر دوول لە ڕووی ئێوە گوێدرێژێک بارگیرێک ئێسترێک ئەیفەرموو ئەگەر هەڵنووتێ لەسەر فرات ئەڵێ ئەترسم خوالەوەی محاسبە مەکا کە ئەم بێ زمانە بۆ جادەکەی بۆ تەخت نەکرا هەڵنووتی نەک مرۆڤ ملی بشکێ نەک ئێمە ساڵانە تیرۆری سپی ڕێگاوبانەکانمان بە هەزارها خەڵک قوربانی بنتیایە بەڕێزان ئەمە ئینکاری منکەرە پاراستنی ژیانی خەڵک ئینکاری منکەرە مەفروضە ژیانی خەڵک پارێزراو بێ کەواتە ئەوانەی کە دەسەڵاتیان هەیە بەرپرسیاری یەکە من ئەو منکەرانی کە لەوانەیە بەس ئێمە ئەیزانین یعنی بۆ نمونە منکەرێک هەیە بەس من ئەزانم یعنی برادەر بە دۆستمە من ئەزانم ئەم پیاوە خەریکی کارێکی حرامە کەسی کە نازانێ ئینکاری منکەرەکە لەسەر من واجبە چونکە ئەوەی کە پێغەمبەر فەرمێ من ڕەئا من ڕەئەیت من بینیمە ئەزانم کە ئەم پیاوە خەریکی حرامە کەواتە ئەرکی سەرشانی منە پێی بڵێم ئەگەر خۆزگا منیش نەمبینایە زۆر جار وای لێیە تەمەنا ئەکەی نەوزانیایە ئەو حرامە ئەکا ئەو کابرایە چونکە بەرپرسیارەتێکی گەورەی قیامەت ئەچێتە سەر ئەستۆی تۆ کە ئەبێ پێی بڵێ جاری وایە کە پێڵێ تووشی گرفتە بی لەگەڵی بەڵام تازە زانی وتە و ئیتر ئەمە یعنی وەکو ئینکاری منکەرەکەی لێ کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەفضل الجهاد كلمة حق عند سلطان جائر لە کۆڕێکا دانیشتووی مەسئولێک دانیشتووە تەمەنا ئەکەی خۆزگە ئەخوازی باش ئەڵێ خوایە ئەم پیاوە سنووری شەرع بپارێزێ بێ ئەدەبی نەکا کە کردی تۆش بەس لەو شوێنێ تۆی لیکە کەسێکی بۆ نمونە عیلمێکی شەرعیت هەیە لەسەر تۆی واجب کرد کە جوابی بیتەوە جوابی نەدەیتەوە بەرپرسیاری لە قیامەت کە ئەو کەسە ئەو بێ ئەدەبیەی کرد ئەو بێ ڕێزیەی کرد چۆن جوابت نەدایەوە بۆ دانیشتبووی لە مەجلیسەکەیە ئەگەر جوابت پێ نەئەدرایەوە کەواتە واجبە بێ لەسەر تۆ چونکە ئێستا بەس تۆ ئەبیستی ئەم قسەیە بەس تۆ ئاگات لەم پلانە هەیە لەبەرەوە ئینکاری منکەرەکە واجبە بێ خاڵێکی تر بەڕێزان ئەگەر منکەرەکە ڕوون بوو ئاشکرا بوو ئەو کاتە هەموو ئومەت پێویستە ڕوبەڕووی بێتەوە یعنی بۆ نمونە کاتێک ئێمە هەستەکەین منکەرێک حرامێک هەیە باشکرا یعنی هەمومانە زانین ئەمە حرام و لە وڵاتەیە ئەکرێ ئەرکی هەمومانە ئەرکەکە قورس نییە بەڕێزان ئەوە نییە ئێمە تاو تفەنگ بین و بچین بەگشت خەڵکانە خۆ یەک پۆست و کۆمنتمان پێ ئەکرێ بە چوار کەلیمە ئەتوانین ڕەئی خۆمان بۆ قیامەت کە خوا لێی پرسینەوە بەڵێ وەڵای خوای گەورە عەود و دیێڕەمان نووسیبوو لە دنیا لەسەری هەر بۆ ئەوەی خەجاڵەت نەبین خۆ بۆ منکەرەکە مەرجەیە بگۆڕێ بەڵام بۆ ئێمە لای خوا گرنگ ئەوەیە هەڵوێستمان هەبووە گرنگ ئەوەیە بێدەنگ نەبووین ئەوەش بۆ خۆی هەڵوێستە بەڕێزان پاشان دێمە سەر ئەوەی مەرجی ئەو کەسانی کە بە منکەر هەڵئەسن ئێمە چۆن بە منکەر هەڵچینی بێ چ مەرجێکمان تیا بێ چکە خۆ ئینکاری منکەر وەسیلەی خۆی هەیە خۆ ئیسلام کە ئەفەرمێ ئێوە بەگژ منکەرا بچنەوە ئەوە نیە ئێمە هەر یەکەمان تاودارێک بین وەکو عەرزم کردین یا تاو تفەنگێک بین نا مەرجمان بۆ دائەنێ قاڵبمان بۆ دائەنێ بۆ ئەوەی هەم ئەم حاڵەتی ئەمر بە مەعروف و نەهی لە منکەرە بە شێوازێکی سیستەماتیک بڕوا بڕێوە بەبی ئەوەی ئاسایشی کۆمەلگا تێک بین بەبی ئەوەی ئاسایشی دەرونی خەڵک تێک بین نە بەبی ئەوەی سنووری ڕێز و ئەدەبی شەرعی بپەزێنین ئینکاری منکەر ئەکەین خاڵی یەکەم بەڕێزان نیەت زۆر ئەساسەتیایە
بەر لەوەی بە خەڵک بڵێ خراپە مەکە بینی خۆت و خوا بڵێ خوایە بەس لەبەر تۆ پێی ئەڵێم هیچی تر نا نیەتی ئەوەت نەبێ کە تۆ قسەی زل ئەەکەی خەڵک بەشان و باڵتا هەڵبدا و پێ و معجب بێت و بڵێن بەغیرەتە و ماشەڵڵا مەسەلەن قسەی جوانی کرد و ئەوە هەمووی لە دڵێ دەرکە بەڕێزان ئەوە ڕنج بە خەساریە نیەت بێنە کە ئەم قسەیە بەس لەبەر خوا ناشمانوێ بەرامبەرەکەمان بشکێنین یعنی بۆ نمونە بەرپرسێک کە غەڵەتەکەی کردووە حرامەکەی کردووە کە تۆ هەڵئەسی ئەرکی تۆ نییە بیشکێنی ئەرکی تۆ ئەوەی ئیسلاحێکی زۆر بەڕێزەوە قسەی لەگەڵا بکەی بە حورمەتەوە پێی بڵێ جەناب ئەم قسەیە ئەمە سنووری شەرعە بەزێنێ باشە تۆ کەسێکی موسڵمانی لەوانەیە نەزانی بەس ئەمە ئاوا و ئاوایە ئەگینا دین لەگەڵ ئەوەیان نییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نامەکانی بخوێننەوە کە نامەکانی ئەنارد بۆ پادشا بۆ گەورە پیاوان دەسەڵاتدارانی ڕۆم و فورس و کێوکێ ئەی فەرموو من محمد رسول الله إلى المقوقس عظيم الروم إلى كسرى عظيم الفرس إلى هرقل عظيم الروم بخوي أود محمد هيتشي تر ببي لقب محمدي بيغمبري خوا بوي أو عظيم الروم بوي أو عظيم القبط بوي أو عظيم فارس أجزاني أم بيا هلداناني أم بيا خوش أوان وأم بيا هلدانا بشيك لبروسي بنجنرم كردنو دل دوان دنيان بو أوي كبولكو قسكان ورقرن هەر ئەو نەیە فکرەکە کەواتە ڕێزگرتن لە پرۆسی ئەمر بە معروف و نەهی لە منکەر واتە بێڕێزی نییە بەرامبەر بە خەڵک بەڕێزان شکاندنی خەڵک نییە ئەو پەڕی ڕێزگرتنە بەڵام گەیاندنی پەیامەکەی لە سنووری ڕێزە فکرەکە ئاوایە خاڵی دووەم بەڕێزان عیلممان هەبێ بەو شتەی کە ئێڵەین جاری وا هەیە ئێمە خۆمان نایزانین محەممەد عورەیفی چیرۆکە گێڕێتەوە لە جارێکیان پیاوێکی هەندی هاو بۆلام ئەڵێ هاو بۆلام وتی شەیخ ئەڵێ لە مزگەوتدا هاتمە دەرەوە بەو عەرەبیەی مکەسەرەی کە ئەوان لە خەلیجا قسەی پێکەن وتی شەیخ وتی وەرە دوو هەندیم بەگیر هێناوە قەناعەتم پێ کردوون موسڵمان من ئەڵێن چی بڵێم ئەڵێم من خۆم نازانم بڵێن چی بۆی موسڵمان بن تۆ وەرە پێیان بڵێ چی بڵێن بۆی موسڵمان بن شێخ وتی من چووم من پێم گوتن وتی ئەم فەقیرە قەناعەتی پێ کردبوون موسڵمان بن وتیان باشە موسڵمانە بین بڵێ چی وتی وەڵا نازانم تۆ کە ئەتەوێ ئینکاری منکەر بکەی بەڕێزان ئەبێ بە کابرا بڵێ چی کە پێی ئەڵێ ئەمە حرامە ئێستا بۆ نمونە جاری وا هەیە کابرا پرسیار لە منەکە ئەڵێ ئەم معاملەیە حەڵاڵەیە حرامە ئەڵێ حرامە ئەڵێ بەدیلەکەی من بڵێم نازانم ناکرێت دەستی کابرا بەستم ئەبێ بەدیلێکی حەڵاڵی پێ بڵێم بۆی تووشی حرامەکە نەبێ کە ئەڵێم ئەمە سوواڵێم بەو ڕێگەیە حەڵاڵە بێ ئیشەکە کەواتە ئەو کەسی ئەمر بە معروف و نەهی لە منکەرەکە خوشکان و برایان گرنگە عیلمی هەبێ بەو واجبەی کە پێی هەڵئەسێ عیلمی هەبێ بەو واقعی کە عەرزم کردن عیلمی هەبێ بە حاڵی ئەم کەسەی کە داوەکەی ئەەکەی علمي هەبێ بە هۆکاری تێوەگلانی لەم منکەرەیە ئەمانە ئەو فقهی واقعی کە گوتمان ئێستا دێتەوە ڕێمان لە ئینکاری منکەرە یەکێک لەو علمەی کە ئەبێ هەمان بێ علمی واقعی ئەو شخصەیە کە داوەکەی ئەەکەین چکۆکو عەرزم کردن بە پێی شخصیەتی کەسەکە داوەکەش ئەگۆڕێ بۆ هەمومان مەرجنیە بە یەکریتب ئینکاری منکەر و ئەمر بە معروفمان هەبێ خاڵی سێم بەڕێزان بریتیە لە توانست ئێمە حەدیثەکە فەرمێ چی من رأى منكم منكرا فليغيره بيده دعاء فرمي فبلسانه دعاء فرمي فبقلبه بس ايوه ازاننا تطبيق حديثك بعكسه وتطبيق به يعني قناقيه كم انكاري منكري قلب دس بيك على ضلاب يبان خوشا دوم بزمان يلين سيم اشين بو قناقي دس نقل دس بو دل دينوا بعكسه ولا دلو بو دزروين كواتا لتطبيقه بس بو بيغمري خوا فرمي صلى الله عليه وسلم فليغيره بيده چونکە ئەمە بە قووەترین دەرەجاتی منکەرەکە کۆتایی پێدێنێ دەسەڵات کە ئەمەی کرد کۆتایی بە منکەرەکە دێنێ ئەوەی تر نە قۆناغا معریفەکەیە قۆناغا عیلمیەکەیە کەواتە ئێمە لە قۆناغا عیلمیەکەەوە یەکەم جار بەدڵ لە دڵمانە منکەرەکە چەکەرەکە هەستی پێەکەین کە منکەرە دووەم بە زمان باسی ئەەکەین سێم ئەگەر توانیمان ئەوجا بەدەست منکەرەکە ئەگۆڕین خاڵێکی کە بەڕێزان کە گرنگە ئاگامان لێ بێت لە مەرجەکانی ئینکاری منکەر ئەوەیە ئەبێ ضەوابیتی ئەو خراپەیی تیابێ ئەو ئیشەکە ئێمە ئەمانوێ بیگۆڕین ضەوابیتەکان ڕێکارەکان چین خەڵی یەکەم ئەبێ منکەرەکە ظاهیر بێ واتە ئێمە بە تەجەسوس و تەحەسوس نەمانزانی بێ پێغەمبەری خوا فەرمێکی صلی الله عليه وسلم من رأى هەر کەس بینی ئەی کابرا منکەری ظاهیری نییە بۆ نمونە کابرا ئەهلی مزگەوتە و ئەهلی نوێژە و شەوان لە ماڵەکەی خۆیان ئەخواتەوە واجبی منە بچم لەسەر دەرگاکەوە سەیری کەم و تەسویری کەم بڵێم ئینکاری منکەرەکەم کی شەرع ڕێگەی بەوە داوە خوا ئەفەرمێ وەلا تەجەسسوا تەجەسوس
تەنها بۆ حاڵەتی مباح نییە، بۆ حاڵەتی حرامیش جاسوسیکردن بۆ زانینی حرامی خەڵک حرامە بەڕێزان. حرامە من بمەوێ بزانم کابرا لە ماڵەکەی خۆی، کابرا کە دەرگاکەی لەسەر خۆی داخست بینی خۆی و خوا گوناهەکە، باشە من نەمبینیوە نەیشم زانیوە، بۆچی من بچم متابعی خەڵک بکەم بۆ ئەوەی ئەسراری خەڵک؟ بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ من تتبع عورة أخيه المؤمن، هر کەسێ بە شوێن عیب و عاری ئیماندارێکا بگەڕێ، ئەفەرمێ تتبع الله عورته وفضحه ولو في جوف داره یا ولو في عقر داره. ئەفەرمێ هەر کەس بە شوێن عیب و عاری مسلمانانە بگەڕێ، بچی مۆبایلەکەی و دەستکەوێ بزانی چی مەسجێکی بۆ دێ، چێ مەسجی بۆ ئەنێرێ، لەگەڵ کی علاقەی هەیە، دەرەجەی علاقەکەی، بتەوێ ئەکاونتەکەی هاکەی، باشە بتەوێ بزانی نهێنیەکانی ژیانی بزانی. کاکە هەموو ئینسانی بینی خۆی و خوا لەوانەیە منکەڕاتی هەبێ، تۆ کەی واجبی تۆیە؟ خوا کە سەتری ئەکات تۆ بۆ فەسحی ئەەکەی؟ کەی واجبی ئێمەیە فەسحی خەڵکی گوناهبار بکەین؟ واجبی ئێمەیە من سەتەرە عەورەتە مؤمنین، هەر کەسێ عیب و عاری مسلمانێکدا بپۆشێ ئەفەرمێ سەتەرەه الله یوم القیامە، خوا عیب و عاری ئەپۆشێ. یعنی تۆ ئێستا ئەگەر عیبی مسلمانێکیشت زانی بیپۆشە. کەواتە ئێمە کە باسی ئینکاری منکەرەکەین، ئەو منکەرە باس دەکەین کە ظاهیرە، ئەو منکەرە باس ناکەین کە خەڵک لە بینی خۆی و خوایە هەیەتی. ئێمە نازانین بینی خەڵک و خوا چی تایە بەڕێزان. لەبەرەوە ئەمە خاڵێکە گرنگە ئێمە ئاگامان لێوێت، نە جاسوسی بەسەر خەڵکەوە بکەین، نە تەحەسوس بکەین. تەحەسوس و تەجەسوس فەرقیان ئەوەیە، جاسوسی ئەوەیە بە مەبەست ئەتەوێ بچی شتەکە بزانی، تەحەسوس ئەوەیە نەدویستووە بەڵام جۆ لێ دوو کەس باسی مۆزوعێکەکەن بینی خۆیان جوە هەڵەقەی، نەهاتووی جوە هەڵقەی نەوزانی و ئەم مۆزوعە باسەکرێ، بەڵام جوان جوە هەڵەقەی وردەبیتەوە بزانی ئەڵێن چی. ئەمە تەحەسوسە. تەجەسوس ئەوەیە بە مەبەست بچی جاسوسی و سیخوڕیان بەسەرەوە بکەی. خاڵی دووەم بەڕێزان، ئەبێ منکەرەکە قائیم بێ کە ئێمە ئینکاری ئەەکەین. کابرا غەڵەتێکی کردو تەوبەی کردووە، ئێستا ئەچی چی پێ ئەڵێ؟ ئەچی برینەکانی ئەکولێنیتەوە، بەڕێی ڕابردووی هەڵ ئەدەیتەوە، ئەڵی تۆ کاتی خۆی واو کرد کەی خوا باسی ئەوەی کردووە. ئینکاری منکەر ئەو منکەرەیە بەڕێزان ئێستا کابرا بەردەوامە لەسەری. کەسێک علاقەیەکی هەبووە لە کۆنا، کەسێک بۆ نمونە دزیەک هەبووە، کەسێک بۆ نمونە تاوانێک ڕووی داوە، بینی خۆی و خوا تەوبەی کردووە و خوای گەورە تاوانەکەی سەتر کردو و کەس نەیزانیوە، تۆ دوای 10 ساڵ ئەی بیستی بۆ هەڵی ئەدەیتەوە. ئەو پێی ناوت کە ئینکاری منکەر. ئینکاری منکەر ئەو منکەرەیە کە ئێستا ئێمە ئەیبینین و بەردەوامی هەیە، ئەمە ئەبێ ڕێگەی پێ بگرین، ئەوەی کە ڕابردووە و گوزەراوە وازی لێبێنین. خاڵێکی تر بەڕێزان، ئەبێ منکەرەکە ئیتیفاقن منکەر بێ، نەک ئیختیلاف لەسەر منکەریەتی هەبێ. هەندێک بابەت هەیە ئێمە کە بە ئینکاری منکەری ئەزانین، لە جەهلی خۆمانەوە بە ئینکاری منکەری ئەزانین، ئەگنە ئەسڵەن فعلەکە منکەر نییە. بۆ نمونە من لە مزگەوتا دەزوا ئەگرم، بەڕێزێچکە وا ئەیگرێ، بەڕێزێچکە وا ئەیگرێ، کەی ئینکاری منکەرە تۆ بڵێ دەزوا مەگرە؟ شەرعەن هەر شێوەکە واریدە. ئەسڵەن هەندێک مەزاهیبمان هەیە مالیکیەکان هەر دەست ناگرن، بە مەلاینی شوێنکەوتەی مەزهەبەکەیشان هەیە. کەی ئینکاری منکەر ئەوەیە من بە کابرا بڵێم بۆ پەنجە و ناجوڵێنی؟ ئەمە مەسەلەیەکی ئیجتیهادیە، ئەی جوڵێنێ نایجوڵێنێ، یعنی ئەمە دین. ئەم بابەتانە ئینکاری منکەر لە حرامایە. علەما گوتویانە لا ئینکارە فی مەسائل الاجتهاد، بابەتێک کە ئیجتیهادی تیا بێ ئیتر ئینکاری تیا وارد نییە. ئینکار ناتۆ ئینکاریکەی. کەسێکمانەیە خوێندەوارت بە تەسبیح تەسبیحاتەکە، ئینکاری منکەر نییە بڵی بە تەسبیح مەیکە، ئەو خوێنەوار نییە، نازانێت دەنکەکان هەڵ نەداتەوە لی تێگەچێ. ئینکاری منکەر نییە بڵی بە تەسبیح تەسبیحات بیدعەیەکی وتی بیدعەیە. لەبەرەوە بەڕێزان زۆر بابەت هەیە ئێمە لە خۆمان کردو بە منکەر، لە ئەسڵا منکەر نین. ئەو بابەتی کە پێی ئەڵین ئینکاری منکەر، ئەبێ عولەما ئیتیفاقیان هەبێ لەسەرەوەی کە حرامە، ئەو جا تۆ ئینکاری بکەی. ئەگینا ئەگەر لە بینی ڕاجح و مەرجوحا بێ، ئەمەیان ئەکرێت لە بابەتی وەعزا بێ، نەک لە بابەتی ئینکاری منکەر. من ئامۆژگاریەکی جەنابەت هەیە بیکەم، ئەڵێم کاکە وڵای ئەمەیان تۆ ئەیکی خۆ زۆر تەواوە لە شەرعا، بەس ئەمەیان ڕاجحترە، بەس ئەمە پێی نەوترا ئینکاری منکەر. کە پێی نەوترا ئینکاری منکەر خۆ سوورکردنەوە و دڵیەشان و دەنگداگرتنی ناوێ. لە مزگەوتا مەرحەبام نەکەی لەبەر وەک تۆ بیر ناکەمەوە، لە مزگەوتا مەرحەبام نەکەی لەبەرەوەی بۆ من بۆ نمونە وەک تۆ دەست ناگرم. کەی ئەمە لە دینی خوایە واریدە بەڕێزان؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم منافقەکان لە ظاهیرا وەکو پێغەمبەر ئیشانە کرد، لە باتینا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەئەچوو بە دوای کردەوەکانیان بگەڕێ. بزانێت چی ئەکەن؟ ظاهیرینە مزگەوتا نوێژەکەن،
ظاهری مسلمان خۆیان نیشانەدەن تعاملی مسلمانی لەگەڵاکردن کەواتە ئەگەر هات و ظاهری فعلەکە بابەتەکە مەسائلێکی ئیجتیهادیە ئینکاری منکەری تیا مەکە خاڵێکی تر بەڕێزان نابێ ئینکاری منکەر سەر بکێشێ بۆ منکەرێکی گەورەتر یعنی ڕاستە ئەمە بۆ نمونە کارێکی خراپە بەڵام من دڵنیام دەسیتیەوە بم خراپترە بێ ئینکاری منکەر لە خراپ بۆ خراپتر حرامە بۆیە ئێمە بەڕێزان هەندێک جار ئەم قسەیە ئەو براگەنجانە لێمان تێناگەن بۆ نمونە ئێمە ئەڵێین سیستەمێکی دیموکراتی سیستەمێک کە ڕێگەی فرەیی بیر و ڕابدا سیستەمێک کە ڕێگەی داوە نەگرێ سیستەمێک کە ئازادی بیر و ڕاتایە بەرقەرار بێ باشە لە سیستەمێکی دیکتاتۆری تۆتالیتاریزمی باشترێکە ئەوە لێنا الکوفر میلەة واحدە بابە کوفری نەجاشی و کوفری ئەبوو جەهل یەک کوفر بوو بەس ئەوە کوفری ئەهلی کتابە ئەمە کوفری ئەهلی ئەوثانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەحابەکانی کە ئەنێرێ بۆ طائف لەبەر ئەوە نییە نەجاشی مسلمانە ئەفەرمێ اذهبوا إلى الحبشة ئەفەرمێ بڕۆن بۆ حەبەشە فإن بها ملكا لن يظلم عنده أحد ئەفەرمێ پادشایەک نافەرمێ دیندار ئەفەرمێ دادوەری تایە ئەگەر سیستەمێکی سیاسی با کوفریش بێ کە دادوەر بێ لە سیستەمێکی کوفری دیکتاتۆری باشترێکە بەڕێزان ئەمە فقهی ئینکاری منکەرە یعنی تۆ بە من مەڵێ کاکە ئەم سیستەمە من ئەزانم ئەم سیستەمە کوفرە بەڵام ئەم دوو کوفرە بە دوو شێوازی جیاواز مامەڵە ئەکەن لەگەڵ خەڵکی ترە قسەی ئێمە لەسەر ئەمەیە قسەی ئێمە لەسەر کوفر و ئیمانی دوو سیستەمەکە نییە بۆیە بەڕێزان ئێمە جاری وا هەیە خوا ئەفەرمێ چی خوا ئەفەرمێ ولا تسبوا الذين يدعون من دون الله ئەفەرمێ گوێن بە بت بەخوا بە پیرۆزیەکانی خەڵک مەدەن بۆ ئەفەرمێ فيسب الله عدوا بغير علم ئەفەرمێ گوێن بەخوا ئەدەن دوایی ئێمە کە گوێن بە بوودا ئەدەین کە گوێن بە بتێک بە داتاشراوێک بە پەیکەرێک بە دروشمێک بە کەسایەتیەک ئەدەین ئەم کەسایەتیانە لە ئەساسە بێبنەمان بەس ئەو کە گوێنی بەخوادا کە حەقی مطلقە ئێمە بەرپرسیارین ئێمە وامان لێ کرد ئەو گوێن بە سوکایەتیمان بە پیرۆزیەکانی کە سوکایەتی بە پیرۆزیەکانمان کرد خوا ئەفەرمێ سوکایەتی بە پیرۆزیەکانیان مەکەن ولا تسبوا الذين يدعون من دون الله خۆ لەبەر پیرۆزی بتەکان نییە کە خوا ئەفەرمێ گوێن مەدەن لەبەرەوەی ئەوان لە ڕەتفعل و پەرچەکردارە فيسب الله عدوا بغير علم بە نەزانی بە شارەزایی گوێن ئەوان ئەنجا گوێن بەخوا و بە پێغەمبەر ئەدەن کەواتە ئەمە ئینکاری منکەرێکە کە سەر ئەکێشێ بۆ منکەرێکی گەورەتر وەکو ئیبن تەیمیە تەتارەکان کە هاتبوون عالەمی ئیسلامیان داگیر کرده بوو تەتارەکان سەرقاڵی خواردنەوە بوون سەرخۆشی و سەرگەرمکردن بوون تەلەبەکانی ئیبن تەیمیە ئەیان گوت ئێمە ئەچین نایڵین تەتارەکان بخۆنەوە ئیبن تەیمیە فەرمی لێیان گەڕێن با بخۆنەوە فەرمی ئەمانە نەخۆنەوە ئەچن تعدای ناموس لە خەڵکەکەن خەڵکە کوژن ئەمانە تا بخۆنەوە سەرخۆش بن بێ ئاگا بن ڕەحمەتە بۆ مسلمانان خۆ ئیبن تەیمیە عارەقەکەی ئەوانی پێخۆش نییە ئەیخۆنەوە بەس ئەزانێ عارەقەکەیان منکەری عارەقەکەیان لە منکەری ڕشتنی خوێنی خەڵک بەناحەق ئەهوەنترە لای خوا با بخۆنەوە سەرخۆش بن بۆیە بەڕێزان هەموو کات بەدەنگ هاتن لەسەر منکەر کارێکی باش نییە تۆ ئەبێ عالم بی بەوەی ئەگەر ئینکاری ئەم منکەرەمان کرد سەرەکێشێ بۆچی جاری وایە کەسێک ناشکوریەکە لەو کاتەیە وەعزێکی کوفرەکات لی گەڕێ با بە ناشکوریەکەەوە بوەستێ کابرا خوا موسیبەتێکی بەسەر هێناوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەلای ئافرەتێکا ڕۆی مناڵی مردبوو دڵی زۆر گەرم بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاری کرد بێدەنگ بێ ئافرەتەکە چووە بەگشت پێغەمبەرە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەک کەلیمەیەکی نەگوت بەجێی هێشت ئەیزانی لەگەڵی بڵێ ئافرەتەکە ئەڵێ دوای خەڵک پێیان گوت نەوزانی ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئافرەتەکە گوتی نەبەخوا چوو اعتیزاری هێنایەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی الصبر عند الصدمة الأولى فەرمی دادا خوای گەورەکە ئەفەرمێ سەبر بگرن لە بەرکەوتەی یەکەم سەدمەی یەکەم ئەفەرمێ سەبر بگرن کەواتە هەندێک جار بەڕێزان کە ئەزانی کەسەکە قبوڵی ناکە کە پێت گوت هەستێکت ڕەتفعلەی گرێ هەستت کرد لەو شوێنەیە کە ئینکاری منکەرەکەت کردووە ئازاری پێ ئەگا وازی لێبێن ئێمە هەندێک جار کە ئەمانەی وعزی خەڵک بکەین ئەیشکێنین ئیمامی شافعی ئەفەرمێ چی ئیمامی شافعی ئەفەرمێ تعمدني بنصحك في انفراد وجنبني النصيحة في الجماعة فإن النصح بين الناس نوع من التقريع لا أرضى استماعه إذا عصيتني وخالفت قولي فلا تجزع إذا لم تعط طاعة
ئەفەرمی ئەگەر ئەتەوێ ئامۆژگاری بکەیت لەناو خەڵکە ئامۆژگاری مەکە ئەفەرمی ئامۆژگاری کردن لەناو خەڵکا من بە شکاندن و بێڕێزی تێ ئەگەم فإن النصح بين الناس نوع من التقريع لا أرض استماعه ئەفەرمێ چونکە ئامۆژگاری لەناو خەڵکا جۆرێکە لە هەست بریندارکردن ئەو ئەڵێ پێم مەڵێ ئەگەر بە قسەم نەکەی پێ گوتم ئەڵێ دڵی نەشکی ئەگەر بە جۆم نەکردی کەواتە کاتێگەمانەوە ئینکاری مونکەرکەین کات و شوێنی مونکەرەکەش واقعیم ئەو ئینکاری مونکەری کە ئەیکەین ئینکاری مونکەر هەر ئەوە نییە تۆ دەست بەجێ بچیتەوە بەگشت کابرایە و بتەقیتەوە پیاوە بیشکێنی نە با مونکەرەکە بەسەرەوە نەڕوا پێی بڵێ بەڵام وەکو عەرزم کردن بە ئەدەبێک پێی بڵێ کە ئینکاری مونکەرەکە یعنی بۆ نمونە من کە وەڵامی کەسێک دەمەوە کە گومانێکی لەسەر دین دروست کردووە من نایم بێڕێزی بەرامبەر بە کەسایەتی کەسەکە بکەم ئیشی من نییە من دێم هەڵەی تێگەیشتنەکەی ڕاستەکەمەوە ئەسا وەلەعلەه حەقەکە وەربگرێ من نایکەم بە سیراعێکی شخصی لەگەڵ ئەو من ئیشم بەوە نییە کابرای ئاتایس هەر کەسایەتیەکی هەیە من بۆچی دا ئەبەز بەسەر کەسایەتی ئەو بەیانی واز لەو فکری بێنێ من بە برای خۆم ێزانم من کێشەم لەگەڵ فکری هەیە کێشەم لەگەڵ شخصی نییە لەگەڵ هەموو کەسێکی کەش کە مونکەرێکیان هەیە ئێمە کێشەی ئێمە لەگەڵ خەڵک شخصی نییە کێشەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ خالیدی کوڕی وەلید و لەگەڵ ئەو هەموو سەنادی دێ قوڕیش کێشەی شخصی نەبوو خالید کە هاولای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شمشێرەکەی دانا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شمشێرەکەی کردەوە ملی فەرمی تا ئێستا دژی خوا بەکارت هێناوە ئێستا لە پێناوی خوا بەکاری بێنە کەواتە ئێمە کێشەمان لەگەڵ خالید نییە کێشەمان لەگەڵ خالیدەکان نییە کێشەمان لەگەڵ ممارەسە لەگەڵ فکری خەڵکا هەیە ئەم دەسەڵاتە کە ئێمە پێی ئەڵێن ئێمە کێشەمان لەگەڵ گەندەڵی و لەگەڵ سیاسەتە چەوتەکانی هەیە لەگەڵ کەسایەتەکان کێشەمان نییە کەواتە ئێمە لەگەڵ هیچ کەسێکە کە مشریک و بێدین و ئاتایست و ملحیدیشە کێشەمان لەگەڵ شخصی خۆی نییە بێڕێزیشمان بەرامبەر بە شخصی خۆی نییە کێشەمان لەگەڵ فکرە ئینکاری مونکەر لە فکرایە نەک لە شخصی کەسەکانە زۆر جار بەڕێزان کەواتە ئاگامان لەوە بێ کە ئینکاری مونکەرەکەین بەم مەراتیبانە ئینکاری مونکەرکەین خاڵێکی تر پابندبوون بە زەوابیتە شەریعەکانی هەر قۆناغێک لەو قۆناغانی کە لە ئینکاری مونکەرە باسمان کرد بۆ نمونە ئەگەر ئێمە بەدڵ ئینکاری مونکەرمان کرد ئینکاری مونکەر بەدڵ چی پێویستەکە بەڕێزان خاڵی یەکەم بە دەم و چاومانە پێمان ناخۆش بێ کە ئەوە مونکەر بوو یعنی بۆ نمونە کە کابرا قسەی کرد بێڕێزی بوو بەرامبەر بەدین پێمەکەنە پێکەنین خەتەرە لەم قۆناغەیە چونکە خوای پەروەردگار ئەها کە باسی مووقیفێکی منافقەکانەکە کافریانەکە لەسەر هەڵوەستێکی ئاوا کافریانەکە خوای پەروەردگار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە غەزایەک ئەگەڕایەوە هەندێک لە منافقەکان ئەڕۆیشتن باسی پێغەمبەر و ئەسحابی پێغەمبەریان کرد گوتیان ئەم قورئان خوێن و ئیمام و پێشەوایانی ئێمە لەمانە درۆزنتر لەمانە ساختەچیتر لەمانە ترسنۆکترمان نەبینیوە ئەمە یەک کەس قسەکەی کرد ئەوانەی کە بەدەمیەوە پێ ئەکەنین تی سەیری ئەم هەڵوێستە بکە مۆزوعێکی پەنهان 34 منافق بەیەکەوە لە ڕێگەیە ئەگەڕێنەوە خوای پەروەردگار جبریلی نات بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم گوتی فلان و فلان و فلان ئەمەیان گوتووە منافقەکان زانیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بیستوێتی هاتن بۆ لای گوتیان ئەی پێغەمبەری خوا بەخوا بابەتەکە قەست نەبوو و ئینەما ڕێگەکە نەئەبڕایەوە سوعبەتمانێکە سەد مۆزوعی ترمان باس کرد ئێوەش هاتنە ناو مۆزوعەوە خوای پەروەردگار وەڵامیان دەداتەوە ئەفەرمێ وەلئین سەئەلتەهم لەیەقولن ئینەما كنا نخوض ونلعب ئەگەر بتپرسیایە ئەیان گوت ئێمە سوعبەتمانە کرد گاڵتەمانە کرد خوا ئەفەرمێ قل ئەبیالله وآياته ورسوله كنتم تستهزئون بخوا بپێغەمبەرەکەی بە ئاەتەکانی خوا گاڵتەتانە کرد خوا ئەفەرمێ لا تعتذروا قد كفرتم بعد إيمانكم ئەفەرمێ پۆزیش نەهێننەوە ئێوە کافر بوون بۆ هەڵوێستتان خوا شایەتی ئیمانیان بۆ ئەدا یەکەم جار ئەفەرمێ قد كفرتم بعد إيمانكم کەواتە بەم هەڵوێستە کافر بوون پێشتر کافر نەبوون بۆیە زۆر خەتەرە بەڕێزان مجاملەکردنی خەڵکی خراپ کابلا کوفر بکابن بەدەمیەوە پێ بکەنم چۆن ئەبێ ئینکاری مونکەر ئەوەی ڕەشدا بگیرسێکە و مونکەرەکەکە ئینکاری مونکەری دڵ ئەمەیە دوم شوێنەکە جێبێڵە ئەگەر قسەت پێ ناکرێ ئەم مەجلیسەکە مونکەرەکەی تا ئەکرێ ئەگەر ئەزانی قسەت پێ ناکرێ ئەگەر ئەزانی ناتوانی هەڵوێتی خۆت ڕەئی خۆت بڵێ بڕۆ دەرەوە ئەمە بەشێکە لە ئینکاری مونکەر بەدڵ بەس گوێگرتن و دانیشتن و مەجلیس گەرمکردن لە مۆزعەیە تو ئەبی بە بەشێک لەو مونکەرە ئەو حکمەی بەسەر ئەو مەجلیسیادا ئەبڕێ بەسەر تۆیشادا ئەبڕێ بۆیە خوای پەروەردگار فەرمێ
أفرمي أن إذا سمعتم آيات الله يكفر بها ويستهزأ بها أجر جوتان ليبو لمجلسك آية كان إخوة كفري بأكله قالطي بأكله إخوة أفرمي فلا تقعدوا معهم إنكم إذا مثلهم أفرمي مجلسك جيبيلا جيتان نهشت إيوكو أوانوان ككفر كيان كرتوا كوات إنكم إذا مثلهم في الكفر لكفر كيان وكو أوانتان ليدي خالك تربرزان إما لإنكاري منكر بدلا أويا كأم منكر كلم شوينا يا بينيمان هجدي أم شوينا بكين جاريكيكا كزاني مان أم شوينا أميت ياكله نتشينه بولنا ويا نكهم روجك بتشين تو أزاني عندك شوين هي تايبت لم كردستان لم سليماني إما خلقي عارق خور وخلقي سري لي قرمكا تو بشي لوي دانشي عيلي خوبري وبلي لوي إنكاري منكركم يا جا من حكم شي بسر خلقوا يا أشيت مطعميك وباريت يا من أنا خوب حكم شي كاكا أم شوينا شويني منكر شو أنت يا دانشتوي كي شرعية أو برداخي كإستا بيشتر برادريك بيكي بي الله وتولو برداخي أو دبوديني كابدا لسر أو سينيي كبيكا كي لسر أو كيشي بوتو داناوا أو بيناو تري بلي من حكم شي بس شون حقت شي أم شوينا منكرة أم برداخة أم برادرة أم قارسونة إي شكي منكرة لبرو أبي وازي لبيني خالك يتر برزان إنكاري منكر أجر بزمان كردمان شي بيويستكا أجر بزمان كردمان یەکەم زمان نەرمی بەڕێزان زمان زبری با واز لێ بێنین بێ ڕێزیکردن واز لێ بێنین خوا بە موسا ئەفەرمێ عەلەیهی الصەلاة وەسەلام کە ئەینێرێ بۆ لای فیرعەون ئەفەرمێ چی ئەفەرمێ فەقولا له قەولا لەینا ئەفەرمێ نەرم لەگەڵی بدوێن لەعەلەه یەتەذەکەر خۆخوا خۆی عالمە بەدڵی فیرعەون خۆخوا ئەزانی فیرعەون هیدایەت وەرناگرێ بەس تەعلیمی موسا وتەعلیمی هارونە وتەعلیمی ئەو کەسانن کە ڕێچکەی پێغەمبەران ئەگرن لە دەعوەیە كخلق سيان نقل أهلي منكرا كرت بلين قصب كان بنرمي خلق بدوينين باكا بلا خلقي زور ظالم به واجبي إما تجاوزي سنوري أدب نكين نقل خلق أو أدب شرعي كدين فيري كردوين لغزوي أحدا كبيغمري خواه صلى الله عليه وسلم قرايوا بيغمري خواه صلى الله عليه وسلم بيك صحابي نقود بواد كرت أواني كمنافق بون سياسات كس كبيج أو غزا كدس بيبكا قرانوا ئەوانەی لە کاتی بوونیان لە شاخەکەیە ئەو چلکەسی شاخەکەیان بەجێهێشت هاتنە خوارەوە ئەوانەی لە کاتی گەرمبوونی شەڕە ڕایان کرد ساحەی شەڕەکەیان چۆڵ کرد ئەوانەی کە پشتیان کردە پێغەمبەر لە کاتی شەڕەکەیە و 6 کەس بە دەوری پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم شەڕیە کرد هەموو ئەمانە کە پێغەمبەر گەڕایەوە مەدینە بە یەک سەحابی نەگوت بۆوات کرد خوا لەو مەقامەیە پێی فەرموو فبما رحمة من الله لنت لهم أو تشر رحمته بزيك لدلي تويا يعني پروردگار بم أخلاقي أو هلعيا ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك بوي خوش كانوا برز برايان إنكاري منكر ببيرزي ناكره أجر تو رخنت هي لمن برزة ورخنك بلي بوي ليد ورقرم كواتا أجر ويسمان بزمان بيكين مفروض بما بيكين خالق يتر بوعظ آمشقاري يعني كام قصي نرمى أما بلي أجر أتوي بلسان إنكاري منكر بكي أجر تشوين إنكاري منكر بداس كإتر أو كوتا مرحلة باشا أو كات إما أبي ضلنيابين لوي كإنكاري منكر كان نتيجي أبي أجر نتيجي نبو ميك بدست بونمونا من بطلي عرقي كابرا أدم بعرض عيشكينم أما راسة إنكاري منكرة بس أجر زانين دعي للرقي من أشي شويل جاتي شاركية باشا لچارك زیاتر چنێکە من نازانم نیو پێک زیاتر لە چارەک چنێکە دوای ڕخنەمان لێ نەگرن ئێمە شکرە مەقایسانە نازانین دوو قاتی کردەوە دوو چارەکی خواردەوە ئەبێ بە نیو پێک وابزانم ئەوە ئینکاری منکەرەکە خراپ بوو ئێمە ئیشە خراپان کرد کابرا ئەو نیکە کە لە پوتی گرتی لەبەرەوە ئەوە ئینکاری منکەر نییە بێت استدلال بەوەی کە حەزرەتی ئیبراهیم کردی هەڵەیە بەڕێزان ئیبراهیم بۆ چوو بتەکانی شکان لە ئاخر مەرحەلەیە بتەکانی شکان کە بتەکانی شکان بۆ وەعز بوو نەک بۆ ئینتیقام چونك أيويس أم خسيان بيبله قالوا من فعل هذا بآلهتنا يا إبراهيم قلت أن شبتك كان إشكان إبراهيم لا يقول من إشكان ومدسم خوش به قال بل فعله كبيرهم هذا فاسألوهم إن كانوا ينطقون قلت إيوه أمانة أبرستن بيتانواني أمانة خير وشر يعني بيتانواني أمانة قيامتيان بدستا فمي ببرسن لأخوان تشيش كان دني أما قولك يانا ببرسن تشيش كان دني قلت أنا آخر ما نقصناك فرمي إيشون كسيق بلسن كقصناك كوات إبراهيم لمقامي وعظة بتكانيش كان لك لمقامي انتقاما كواتا لإنكاري منكر بدستا برزان
ئەبێ لەوە حاڵی ببین لەوە دڵنیا بین کە ئەگەر منکەرەکەمان گۆڕی باشە بێ ئیشەکە ئەگەر زانیمان بەرەو خراپی ئەڕوا بەرەو سەرکێشی ئەڕوا واز لە منکەرەکە بێنە بەدەستمەی گۆڕە وعظەکە لە قۆناغی وعظا کۆتایی پێ بێنە مەچۆ بۆ ئینکاری منکەر بەیەت چکۆکو عەرزم کردن ئەمانە بەپێی دەرەجاتی ئیستیطاعە تەعاملیان لەگەڵا ئەکرێ هەندێک بابەتی ترماوە بەڕێزان ئەم بابەتانە زۆر چەمکیان هەیە و زۆر فرەڕەهەندن من تەنها ئەمەوێ سەرنجی جەنابتان ڕابکێشم بەلای بابەتەکانە ئەگینا ئەمانە کلیلن ئەمانە ئەسڵی مۆزۆع ئەگەر بمانەیە مجلدات لەسەر ئەم بابەتە قسە ئەکەین بۆیە خوشکان و برایانی بەڕێز یعنی ئێمە کە لە قورئان حاڵی ئەبین کە ئەچین قورئان لە بەرەکەین گرنگە بەم شێوازانە لێ حاڵی ببین کە تەطبیقی ئەکەین کە حەدیثی پێغەمبەر کە دین تێ ئەگەین کە حکمێکی شەرعی فێرە بین با ئاگامان لەوە بێ ئەم فقهانەمان پێویستە لە جێبەجێکردنە نەکەر ئێمە قورئان لە بەرکەین و بیدەین بە تەنگی خەڵکان أبم شيوازة أمر بمعروف ونهي لمنكر وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين فلولا نفر من كل فرقة منهم طائفة ليتفقهوا في الدين ولينذروا قومهم إذا رجعوا إليهم لعلهم يحذرون